و نزیک دەبێتەوە لە 2 هەفتەی ڕابردوو کە ڕوویداوە کاتێککە 4 منداڵی خانەوادەیەک دەیانەوێت بچن بەرەو مارکێت و شت بکڕن کە ئەم 4 منداڵە خوشکوبرای یەکەن هەر کاتێک لە ماڵ دەچنە دەرەوە بەهۆی ئەوەی کە سەگی بێلانە زۆرە لە گەڕەکەکاندا سەگێک دێت بۆی کە پەلاماری منداڵەکان بدات ئەوەنی کە فریابکەون یەکدی ڕزگار بکەن سەگیشان پەلاماری منداڵێکیان دەدات کە منداڵێکی تەمە 5 ساڵانە دوای مانەوەی یاخۆ بڵین دو ماوەیە کە سەگ گەستە بووی کە چەند جارێک چوبوونە نەخۆشخانی شۆڕش و نەخۆشخانی شار و تەنانەت نەخۆشخانی تایبەتیشیان پێوە کردبوو بەڵام 4 ڕۆژ پێش ئێستا وەفاتی کردبوو بەهۆی ئەو پەلاماردانە و جا من وردەکاری زیاتر و چیرۆکەکە لە زاری دایک و باوکیەوە زیاتر دەجێڕینەوە بۆتان و خۆیان بۆتان باز دەکەن کاک شاو سڵاوتان لێبێت بۆ خۆتان خۆش بن خدای گەورە سەبوری دڵتان بدای ئینشەڵڵا ئەگەر باسێکی چیرۆکەکەم بۆ بکەی ئەم چیرۆکە چیرۆکی ئەوەی کە منداڵەکەت سەگ پەلاماریدا و سەگ گەستی چۆنی ببوو ئەم ڕووداوە بەڵێ پێخشی بە خێراتتانەکەم ڕانی کەناڵەکەتانەکەم زۆر سپاسانەکەم بۆ هاتنتان وەڵی ئەم ڕووداوە مناڵەکانم میستویان بچن بۆ دوکان ئیتر منیش پارەما پیاوتم بڕم بۆ دوکان کە چوونەتە دەرەوانەیە هەر لە لای ماڵی خۆمانە لەویا سەگ پەلاماریا بوون لە سییانیان نەجاتی بوو ئەم کوڕە بچکۆلم کە لە دوای ئەوانە چۆ دەدەرۆ بە دوای ئەوانە ڕێک پەلاماری ئەویا و ئەم لە 5 ساڵە ئەیتر شوختێکی چنگێکی لە دەموچاوی داوە و گازێکی لەم لای گرتووە شتەکە جوانی یعنی زۆر کەمێک ڕووشانوێتی ئەیتر بردمە خەسخانەی شۆڕش لە خەسخانەی شۆڕش زۆر مەحاولیان کرد دوو دەرزینیان لێدا کوتان دوایوتیان دەرزی گەزازمانەوێت دەرزی گەزاز لەوێ نەبوو هێتر چۆنێ و دەرزی گەزازکەمان لە دەرەوە بۆ هێنا لێیاندا و وتیان بڕۆ خەسخانەی شار چوومە خەسخانەی شار لە خەسخانەی شاریش لەوێ وتیان کاکە ئەوەی کە بۆ تانکراوە هەر ئەوەیە هیچ ترمان بۆ ناکرێ و بیبەرەوە ماڵەوە عیبی نییە نەفەحسی خوێنیان بۆ کردووە نەفەحسی میزیان بۆ کرد نەفەحسی ڤایرۆزیان بۆ کردووە هیچ شتێکیان بۆ نەکرۆ لەم دوو خەسخانەیە ئەگە پێشتەکی ئەم شتیان بکردایە کەم تەرخەمیان نەکردایە لەوە چێ کوڕەکەی من بمایە تێگەی لەم بەستم یعنی ئیتر دوایی 10 ڕۆژێک ئەم کوڕە چاوی کوێر بوو وتی باوکە چاوم نبینیەوەمانە فرانم بۆ خەسخانەی مناڵان کە فرانمە خەسخانەی مناڵان ومانە یەکەم جار وایە نەزانی شتێکی خواردۆ زێر لیک بەدەمیاتە خوارە و بە لوتیاومانە وایە نەزانی شتی خوارە و گوژاتە قوردی منیش نەمەزانی ئەمە هیچ سەگەکەی 10 ڕۆژ لەمەوە پێشەوای لێ هاتووە بە حەقەت ئەتر دەم ئاوا 2 ساعت لێبین دوایەوە زانیم کامەی ساکەیە پێم وتم دکتۆر ئەگەر سەگ پەلاماری مناڵێ باش شتێکی وایەتی بۆ سەگ پەلامارێتم 10 ڕۆژ پێشیسە هەتیوتی بەڵێ وای لێ تەلەفۆنیان کرد و کردیانە عینایە و لە عینایش جیازیان نەبوو بە حەقەت شوێنیان نەبوو ئەی 6 جیازمانەیە یعنی ماقولەتەوە بۆ شارێکی گەورە 6 جیاز هەبێ ئیشکات ئەمە شارێکە تۆ ئەمە یەک ماڵ و دوو ماڵ نییە و دادێ نیە 6 جیازمانەیە ئەبێ بیبەی بۆ خەسخانەی هین تایبەت بەڵێ ئیتر بۆ فاروقمان کرد و خەسخانەی فاروق و بۆ هینمان کرد ئەنوەر شێخە و بۆ 3-4 ترمان کرد هەروەریان نەگرت ئاسیاوەری گرت کە ئاسیاوەری گرت بمانەوێ 24 ساعت لێ مایەوە و دوایەوە نقلی خەسخانەی مناڵانمان کردەوە دکتۆرەکەمان وتی نقلی کەرەوە بۆ لای ئێمە با مەسرفێ زۆر نەگەنج کێم خۆشم وەزعم باش نییە بە حەقەت کرێچیم و کرێکارم دوایەوە برمانەوە ئەوێ وترە و شەو لێ مایەوە سعات 6 شیبانی وەفاتی کرد کاکشاو تۆ لە دوای ڕووداوەکە یەکسەر گیانتە نەخۆشخانە بۆی کە چارەسەری بۆ بکرێ و پشکنینی بۆ بکرێ 3 دقەی پێ نەچوە چکێکە ماڵم لە خەسخانەکەەوە هەمووی 3 دقە نابێت بەڵێ چەند سەگ بۆ بوون کە پەلاماریانە وەڵایی ئەمە سەگێکی بەشکە بوو بەڵام حەزێکا بێتە لای ماڵێمە بە 50 سەگ بۆ ژمێرم نەک یەک و دوان نیوەڕوان بابێتە ئەوێ 20 سەگ 25 سەگە بینی هەمووی پاڵکەوتووە لە بەلای مزگەوتە لەو چۆڵەوانیانە یان گەڕەکانە وای لێ هاتووە ڕێزمێ سەگ زۆرترە لە ئینسانەکان ئەمە تەرخەم کەم تەرخەمی حکوومەتەکەی ینی حکوومەتەکە گەر بتوانێمانە کۆکاتەوە باشترێکە بۆی جەرگی دایک و باوی تر نەسووتێ و خەڵکێکی تر پێوە نەبێ و تخۆمە سەگای تر کە گەورە بێ و مناڵ بێ هەرەی گەزێت
ئەبێ ئەمانە مشورێکی ئەمە بخۆن و سوپاسیانەکەن هەرەوە دەچمە لای دایکیشی دایکی ئەگەر بۆم باسکی خاتون خی گەورە سەبووریتان باشەڵە دواناخۆشیتان بێت تەمەنی منداڵەکانی دیکە درێژ بێت لە خەستەخانەکە یاخود لە نەخۆشخانە ئەوەی کە پێویست بووە و پشکنینە بۆی کرا یاخود چکەم تەرخەمیەکە بۆ نەگەر ئێوە زووتر پشکنینی بۆ بکرای ڕەنگە نەگەشتایەتە ئەم حاڵی ئێستاوە ئەوەی کە من لە وێنەکانیشدا بینیم برینەکەش زۆر بچووک بووە. سەرەتا بەخێر بێن سەرچاوم وەڵایی برینەکەی زۆر بچووک بوو شتێکی وانە بۆ بڵێ زەرەرێکی زۆری پێگەیان دو برینێکی زۆر گەورەیە. ئێمە یەکسەر لە سەیدەلەکەی تەنیشتی خۆمان پاکردنەوە شتمان بۆ کرد ترێ لە سەیدەلەکەوتبووی بیبە بۆ خەسخانە باشترە خەسخانەکە نزیکە لە خۆمانەوە خەسخانەی شۆڕش لەگەڵ باوکە هەر بە پێ بەخوا بردوان یعنی خۆی هات لەگەڵمانە تەنانە سوعبەتمان لەگەڵا کرد وتمان ئەم شەڕی لەگەڵ سەگەکەیا کردووە بۆی زۆر هین نەبێ نەترسێت تر وەکو کەم تەرخەمی لە حکوومەتەوەیە کە تا ئێستا ئەو خەسخانەیەکی گەورەی وەکو شۆڕژ فەحسێکی ڤایرۆسی تیانە بێ بۆ ئەم مۆزوعی ئێمە کە مناڵێکمان بردوۆتە ئەوێ کە فەحسێکی ڤایرۆسی تیانە بێ مناڵەکە بزانین چیەتی زەرەری پێگەیاندووە پێی نەگەیاندووە یعنی بەدەمیەوە بین یان نە من هەر بەڕاستی لە بیرم کردە بۆ ئەو مۆزوعە کاتێ بردوبووم بۆ مناڵان من وام زانیە تایەتی من لە گەشتکە ترسام من سوکچوون و ڕشانەوەی گرتەبوو من بۆ ئەوە بردم بۆ مناڵان ئەتر لەوێ وەزعی بە تەواوی تێکچوو. لە دوای ئەوەی کە گەڕانتانەوە لە نەخۆشخانی شۆڕش و شاریشکە بە هەردووکی بردبووتان دۆخی تەندروستی باش بوو عیبی نەبوو زۆریش باش بوو لەگەڵ مناڵەکانی ترم وەکو پێشووتر هەستاوە دانیشتووە نەنان خواردنی گۆڕاوە ناڵ سوکەوتی گۆڕاوە نەقسەکردنی گۆڕاوە بەڵام دوای ئەو ماوەیە کە بەسەرا تێپەڕی من بە لەرزوو تا بردم بۆ قەسخانەی مناڵان ئیتر لەوێ وردە وەزعی تێکچوو لیک و ئاو لە لووتیەوە ئاهاتە دەرەوە بڕواب کە سێ چوار بەستەکە لە نستی ڕێک و پێکم عنی تەواو کردووە لە دەم و لووتە هەر ئاوشتی لێها لیکی لێها و عنی تەنانەت سەرەتا دکتۆرەکان وتیان ئەمە بۆی هەیە زەهری مار و مێر و مشکشتی خوارد بێ من بە خەیاڵمانە ئاهات شتێکی وا چونکە ماوەکی زۆر بتێپەڕی بوو بەسەریا ئەتر دوای ئەوە من بە ڕۆژوو بووم باوکیوتی بڕۆ دەستنوێژ شتە بگرە من لە لای ئەوم چاوم لێبێ دکتۆرەکە بەرامبەر خۆی داینابوو حاڵەتەکەی زۆر خراپبوو وتی ئەو کوڕیتەوە دەقە بە دەقە خراپترە بێ ئەتر کەوا بوو من چووم دەستنوێژ بگرم کە هاتمەوە وتی وەڵایی شتێکی وا بۆ پێم وتووە حاڵەتێکی وامان بەسەرهاتوو توێتی ئەوێ دەیمنیشتم خێرا چارەسەرێ شتێک وتی چارەسەرەکە وەڵایی ئەوەیە خێرا سۆندۆشتی لێ کردەوە وتی بینەرە بۆ عینایە بۆ بەر ئەتر لە عیناش ئەو حاڵەکەی وەڵا لەوێ تێکچوو زیاتر زمانی گۆڕا بوو مینگن قسەی ئەکرد وشەکانی تێکەڵ ئەکرد وتی چاوم بە منی ودوتی دایکە ئەستەکەم چاوت ڕاستاسیە یعنی چاوی تەڵخ بوو تێکچوو بوو. باش بۆ نەو کاتە نیان دەتوانی کە چارەسەری پێویستی بۆ بکەن لە دوایەوە وەڵایی من بە دکتۆرەکەش هەموو ناڵێم کە هاتمەوە نوێژوشتم کردو هاتمەوە ئەموو تیشت حاڵەتەکەم پێ تێگەیاندون کە ئەم چەند ڕۆژەی پێش و شتێکی وامان بەسەراتوە من یەکسەر بە دکتۆرەکەم وتم ئەگەر شتێکی زەرور هەیە بۆ نمونە تۆ نایزانی ئەم کوڕە چیەتی ئەم مناڵە چیەتی نەخۆشیەکەی چیە بەڵام ئێستا زانی وتە کە پێشتر سەگەستوێتی ئێستا چارەسەری پێویستی بۆ بکەن یەکسەر دکتۆرەکەوتی وەڵایی شتەکە لە دەستان نەماوە بەڕاستی ئەتر هیوادارم حکوومەت ئەوە بکات بۆ ئەم سەگە بێلانانە یان ئەو کەسانیاڵن نازام لیژنەی ئاژەڵ دۆستیە چییە بۆچی کویان ناکەنەوە ئەم ئاژەڵانە هەر چەند دۆستایەتیان لەگەڵا ناکرێ بەڕاستی سەگێکی دڕندە لە کۆڵان بێلانە ئەوە دۆستایەتی لەگەڵا ناکرێ خۆ ئەو دۆستایەتی چوزانە خۆ زەلامێکی گەورە هەرچەند من لە ڕووی خۆمەوەکو دایکێکم تەرخەن نەبووم بەرامبەر بە مناڵەکانم بەڕاستی زۆر ئاگاداریان بوو کاتەکەش دوانیوە ڕۆ بوو زۆر لێشیان تووڕە بووم کە نەچنە دەرەوە چکە کاتی ئەوە نییە بچی بۆ مارکێت بەڵام ئەتر باوکیاوتی قەینەمادان دڵیان پێوێتی با بچن ئەتر خی گەورەش بۆ ڕۆژی تەواو کردبوو سوپاسی خی گەوراکە خی گەورە سەبوریتان باشەڵا ئیشەڵا پەپولەی بەهشتە خی گەورە تەمەندرێژی بە مناڵەکانی دیکەتان ببەخشێ ئاراس ئەم بابەتە یانێمە یەکەم جار نییە کە بەهۆی سەگی بێلانەوە بڵین سەگی بەلانە پەلاماری هاوڵاتیان منداڵان دەدات و دەیان گەزێت هەر
لە ماوەکانی ڕابردوش بوو لە هەولێر بە هەمان شێوە منداڵێکی دیکە بۆی گەستنی سەگەوە جانی لەدەستدا لە شارەکانی دیکەش بە هەمان شێوە حاڵەتە بووە ئەوەیە ڕێژەی سەگی بێلانە زۆر زۆرە ئەین تاکو ئێستاش پلانێکی وەها نەبووە کە هۆکارێک بێ بۆی کە ئەم سەگە بێلانانە کۆ بکاتەوە بۆیە ئەمڕوو داوانش ڕووی لە زیادبوون کردووە.